بینەرانی بەڕێزی بەرنامەی ئێمە و بینەران ئەم کاتتان باش و دڵتان گەرم لە ڕۆژگارێکدا کە هەواڵی شەڕ و قەیران و نائارامی زیاتر لە هەر کاتێک دەگەنە ماڵەکانمان هێشتا ئەوەی دەتوانێت ئێمە بە یەکەوە گرێبدات دەنگی مرۆڤایەتی و هیوا بەداهاتوێکی باشترە. ئەمڕۆ دیسان لەگەڵ ئێوەین بۆ گفتوگوکردن، بیرکردنەوە و بەشداریکردن لە خەم و هیوا هاوبەشەکانمان. سپاس بۆ ئەوەی لەگەڵمانن چونکە لەم دنیایەی پڕ لە قسەی بێمانە هێشتا گوێگرتن بە یەکتر شتێکی گەورەیە. بینەرانی ئازیزی بەرنامەی ئێمە و بینەران ئەمڕۆ کاتێک لە ڕێگای میدیاکانەوە لافاوێک لە هەواڵی ناخۆش لە شەڕ تا قەیرانی ئابووری، توندوتیژی و نائەداڵەتی و بەردەوامی سەرکوتگەری کۆماری ئیسلامی دامان دەگرێت، زۆر ئاساییە ئەگەر لەناو ئەم هەموو دۆخە چەقبەستووەدا هەندێک جار هەست بە ماندوویەتی بکەین. هیوا خۆشباوەڕیەکی سادە نییە، هێزی مانەوەیە. بێهیوایی گەورەترین دیاریە بۆ هەردۆخێکی سەخت چونکە مرۆڤی بێهیوا پێش وەختە شەڕەکە دۆڕاندووە و دەستبەرداری پاشەڕۆژ بووە. بەڵام هیوا بڕیارێکی ئازایانە و استراتیژیە بۆ بەردەوامبوون. لۆژیکی مێژوو دەڵێت هیچ تاریکیەک نییە کە هەمیشە بێت و هیچ شەوێکیش نییە بەرەو بەیانی نەچێت. کۆمەڵگای ئێمە لە ناوەوە زیندووە. لە ناو جەرگەی هەموو ئەم ناخۆشیانەدا کەمێک ورتر سەیری دەوروبەری خۆمان بکەین. هێشتا خەڵک لە کاتی تنگانەدا دەستی یەک دەگرن. هێشتا دایک و باوکەکان بە تااقەتێکی کەمەوە بەڵام بە عشقێکی گەورەوە بۆ پاشەڕۆژی منداڵەکانیان تێدەکۆشن. هێشتا خەڵک دەچن بە هانای یەکەوە و دەتوانن لانیکەم زەردەخەنە بکەن و هاوسۆزی نیشان بدەن. ئەم پەیوەندی ئینسانیە بچووکانە ئەو تاوانن کە پاشەڕۆژی لێشین دەبێتەوە. مێژوو هەمیشە لە جوڵەدایە، نەک لە چەقین. هیچ قەیرانێک لە جیهاندا تاسەر نەبووە. گۆڕانکاریە گەورە و نەرینیەکان ڕێک لەو ساتانەدا چەکەرە دەکەن کە کەس چاوەڕوان ناکات. ئەوانەی کە دەتوانن سبەینێ داهاتوو بنیاد بنەوە تەنها ئەو کەسانن کە کاتێک سەیری ڕووبارەکە دەکەن چاویان لەسەر ئاوەڕوونەکەیە، نەک کەف و قوڕاوی سەر ڕووبارەکە. شەڕ دۆخی نالەباری ژیان و قەیرانەکان دەتوانن بیناکان و ئابووری تێبدەن، بەڵام ناتوانن ئەرادەی مرۆڤێک کە بڕیاری داوە بە کەرامەتەوە بژی خۆشەویستی ببەخشێت و پشت و پەنای هاوڕێ و هاوچارە نووسانی بێت بشکێنن. بینەرانی ئازیز، وەرن با لەم ڕۆژەسنە سەختانەدا هەر یەکێک لە ئێمە ببێتە ئەو چرایەی کە ڕووناکی بە دەوروبەری دەبەخشێت. ئاگامان لە خۆمان و یەکتر بێت چونکە پێکەوە بوون کاریگەرترین چەکی ئێمەیە بۆ سەرکەوتن بەسەر هەر دژواریەکدا. لە بیرمان نەچێ ئێمە بە یەکەوە لە تەواوی قەیرانەکان بەهێزترین.
سوي فادري هو فادروي صوتك يوم ضلك يا نسكون ضلك داري هواري يسكون دل داري هو هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەڕ حکوومەتی کۆماری ئیسلامی لە زۆربەی شارەکان نمایشی شەوانەی ڕێکخست. پێشتر لەم بارەوە قسەمان کرد و باسی مەبەستی کۆماری ئیسلامی لە وەڕێخستنی ئەم نمایشە خیابانەمان کردووە. هەر لەم پەیوەندیدا ماڵپەڕی شارپرێز و تارێکی ئامادە کردووە کە سەرنجدانی بۆ چەند بەشێکی ڕادەکێشم. لە هەڵمەتێکی ئەمنی چڕدا حکوومەتی ئێران لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەنای بۆ نمایشی زۆرەمەلی بردووە شەوانە بە داخستنی شەقامە سەرەکیەکان و پەکخستنی ژیانی کاسبکاران هەڵدەدات وێنەیەکی ساختە پشتیوانی خۆڕزگانە خەڵک بۆ سیاسەتەکانی نیشان بدات. چالاکوانان و سەرچاوە ناوخۆییەکان ئاشکرای دەکەن کە دەسەڵات بە بەکارهێنانی ئۆتۆمۆبیلی مەدەنی بۆ گرتنی ڕێگە سەرەکیەکان دەیەوێت پەیامێکی چەواشەکارانە بۆ ڕایگەشتنی نێودەوڵەتی بنێرێت لە کاتێکدا لە پشت پەردەوە ژیانی ئاسایی هاوڵاتیانی هەراسان کردووە و ناوچەکەی بەم نمایشە گەڕەکە پەیامی پشتیوانی خەڵک لە خۆی وێنە بکات. چالاکوانێکی سیاسی لە شاری سەقز دەڵێ حکوومەت هەموو شەوێک لە کاتژمێر 9 تا 11 شەو ڕێگاکانی گارئاج مەیدانی قودس و سێڕای جامعە بە زۆردا دەخات. ئەم بڕیارەش نەک هەر هاتوچی و هاوڵاتیانی پەرخستووە بەڵکو کاسبکارانی ئەو ناوچەشی دووچاری زیانی دارایی گەورە کردووە لەو کاتەی شەوەدا. سەرچاواگادارەکان ئاشکرای دەکەن شێوازی داخستنی ڕێگاکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. پێشتر ئۆتۆمۆبیلە سەربازی و ئەمنیەکان و ئێستا حکوومەت ئۆتۆمۆبیلی مەدەنی و شەخصی بەکاردەهێنێت بۆ گرتنی شەقامەکان. ئامانج لەمەش ئەوەیە لە مەیدانەکاندا وان نیشان بدرێت کە خەڵک خۆیان بە خۆڕزگانە ڕێگاکانیان گرتووە و بۆ پشتیوانی لە حکوومەت ڕژانەتە سەر شەقام لە کاتێکدا ئەوە تەنها پلانێکی ئەمنیە بۆ چەواشەکردنی ڕایگەشتی. ئەم دۆخە لە زۆربەی شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش بەڕێوە دەچێت. حکوومەت دەیەوێت بەم نمایشەوە نیشانی بدات کە بارودۆخەکە ئاسایی و خەڵکی کوردستان پشتیوانی لە سیاسەتەکانی دەسەڵات دەکەن. بەڵام لە پشت پەردەوە ژیانی ئاسایی خەڵکی هەراسان کردووە شەقامەکانی گرتووەتە سەربازخانە. چالاکوانان هۆشداری دەدەن کە ئەم شانۆگەریە شەوانە تەنها بۆ شاردنەوەی ناڕزایەتیە ڕاستەقینەکانەوە و حکوومەت دەیەوێت بە زۆرملێ وێنەیەکی ئارام و گویا پشتیوانی لەخۆی بۆ تەواوی شارەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە جیاوازەکانی دیکەی ئێران دروست بکات. بەڵام ئەوەی جێگای سەرنجە ئەمەیەکە نمایشەکە نەیتوانیوە سەرنجی خەڵکی کوردستان ڕابکێشی و بەبێ تەفاوتی وەک نمایشێکی بێ ناوەڕۆک سێری دەکەن چون هەموو کەسێک دەزانێت مەبەستی حکوومەت چییە. کاکوشنگ لە یادداشتێکدا نووسیەتی لەم ڕۆژانەی دواییدا لە فەیسبوک راپۆرتێکم دیت لە ڕێژەی لایەنگەرانی پەهلەوی بە هێمای ساواکەوە لە شەقامەکانی ڕێکستێنبۆرگ یەکێک لە شارەکانی ئاڵمان.
بەڕاستی ئەم نمایشە مەسخەرەیە زیاتر لەوەی باز لە ڕابردوو بکات گزارش لەو داهاتوو ئەکات کە ئەم ڕەوتە سیاسیە لە بەرنامەی خۆیدا بۆ داهاتوو وێنای کردووە. لێرەدا ساواکی تر تەنیا یادەوەریەکی مێژوئی نییە، بەڵکو زمانی سیاسی نەزمێک و دەسەڵاتێکی سیاسیە کە سەرتاپێ سوکایەتیکردنە بە ئازادی و حورمەتی ئینسانی. ساواک تەنیا ناوی ڕێکخراوێکی ئەمنی لە حکوومەتی پەهلەویدا نییە. بۆ بەشێکی گەورەی کۆمەلگای ئێران ئەم ناوە گرتن و ئەشکەنجە، ڕاودونان، زیندان و سڕینەوەی نەیارانی سیاسی بیردێنێتەوە. کاتێک لایەنگەرانی ڕۆتێکی سیاسی لە ئەوروپا بە هێمای ساواکەوە دێنە سەر شەقام، تەنیا دیفاع لە ڕابردوو ناکەن، بەڵکو ڕایدەگەێنن کە لە داهاتووشدا بە زبانی زیندان و ئەشکەنجە و سڕینەوە لەگەڵ نەیارانی سیاسی خۆیان دەجوڵێنەوە کە ئەلبەت ماتڵی داهاتووش نین، هەر لە ئێستاوە دەستیان پێکردووە. بەم جۆرە شێوازەی دەسەڵاتی خۆیان وێنا دەکەن. پرسیارێکی سادە ئەوەیە: ڕۆتێک کە بە هێمای دەستگایەکی سەرکوتگەر و خوێن ڕێژ دەردەکەوێت چۆن دەتوانێت بانگەشەی داهاتوێکی دموکراتیک بۆ ئێران بکات؟ دژایەتیە سەرەکیەکە ڕێک لێرەدایە. ناتوانیت بە لوگو و نیشانی دەستگایەکی ئەشکەنجەگەر و داپلۆسێنەر دژی ئەشکەنجە و سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ناڕزایەتی دەرببڕیت. ناتوانیت باس لە قوربانیانی کۆماری ئیسلامی بکەیت و لە هەمان کادا هێمای دامەزراوێک بەرز بکەیتەوە کە خۆی بەشێکە لە مێژووی سەرکوتی سیاسی لە ئێراندا. ئەمە تەنیا بێسەلیقەیی نییە، بەڵکو قەیرانێکی سیاسیە. ڕۆتێکە بۆ دژایەتی دەستگایەکی ئەمنی ئێستا، دەستگایەکی ئەمنی بە هەمان میزان دەڕەندەی پێش و زیندوو دەکاتەوە، هێشتا لە لۆژیکی کوشتنی ئازادی و ژێرپێنانی مافە سەرەتاییەکانی خەڵک تێپەڕ نەبووە. هەمان لۆژیکە، بەڵام بەناو و نیشان و هێمایەکی جیاوازەوە. ئەم هێمایانە ئەو کاتە مەترسیدارتر دەبن کە بزانین پەهلەویزم لە بۆشاییەوە دروست نەبووە. ئەو لە سەرکوتی شەقامەکان، زیندان، سوکایەتی، کۆچی زۆرملێ، هەژاری، بێداهاتووی و ماندوویەتی بە کۆمەڵ لە ژێر سایەی حکوومەتێکدا دروست دەبێت کە نە چاکسازی قبول دەکات و نە ڕێگاش دەدات کۆمەلگا خۆی ڕێبخات. بەڵام بەداخەوە ئازاری ڕاستەقینە هەمیشە وەرناگەڕێتەوە سەر سیاسەتێکی ڕزگاری خوازانە. هەنێجار بەرەو ئارزووی نزمێکی توندوتڵ، پلیسێکی بەدەسەڵات، ڕێبەرێکی ڕزگارکەر و سڕینەوەی نەیاران دەخڵسکێت. ئەم خلێسکانە ڕێکۆت نییە، بەرهەمی دەیان ساڵ پەروەردەی سیاسیەکە تێدا سیاست نەک بەشداری بەڵکو گوێڕایەڵی بووە لە دەسەڵات. کاتێک ستەمکاری و سەرەڕۆیی یعنی ئستبداد ڕێگەی گەیشتنی بە ئەزمموی بە کۆمەڵ دادەخات، کاتێک ڕێکخراوبوونی سربەخۆ لە ناو دەبرێت، چالاکوانان زیندانی یان دوور دەخرێنەوە و تۆڕەکانی متمانە زەبریان بەردەکەوێت. تێگەیشتنی ڕخنەئی ناتوانێت ببێتە ئەزمموونێکی هاوبەش، ناتوانێت لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر بگوازرێتەوە، دەبێتە هۆی ئەوەی کە جەریانێکی فاشیستی وا سەرهەڵێنێ. کێشەکە لە ڕژەکەی ساواکدا ڕێک ئەم هەڵخرسانەیە. تووڕەئی دژ بە کۆماری ئیسلامی لە جیاتی ئەوەی ببێتە ڕەخنەگرتن لە هەر جۆرە دەسەڵاتێکی ئەمنی لە قاڵبێکی تردا دیسانەوە دەگەڕێتەوە بۆ هەمان ئارزووی دەسەڵاتخوازی یانی ئەقتەدارگرایی. ناوەکان دەگۆڕدرن، ئاڵاکان دەگۆڕدرن، زمانی ئایدۆلۆژی جێگەی خۆی دەداتە زمانی نەتەوەی، بەڵام کۆمەلگا هێشتا دەبێت لە سەرەوە بەڕێوە ببرێت و نەیار هێشتا وەک تێکدەری نەزم و ئارامی سێر دەکرێت. لە دەرەوەی ئەم بنبەستەدا شتێک ڕوونە، ئاشکراکردنی دەسەڵاتخوازی بەس نییە. کۆمەلگایەکە دەیان ساڵە ڕێگای پرسیار و ڕخنەی تێدا داخراوە، ڕێگەی پێ نەدراوە بگات بە ئەزمموونێکی هاوبەش، پێویستی بە فەزایەک هەیە کە تێدا سیاست نەک لە شێوەی ڕێبەر و دوژمن، بەڵکو لە شێوەی بەشداری، جیاوازی بیرروڕا و بنیادنانی هاوبەشدا ئەزمون بکرێت. ئەم فەزایانە بوچکن، ناسکن و زۆر جار نابینرێن، بەڵام ڕێک لێرەدایەکە داهاتوێکی جیاواز سەرهەڵدەدات. کەوا بوو نمایشی ساواک تەنیا ڕابردووی زیندوو نەکردەوە، بەڵکو داهاتوێکی ئاشکرا کرد کە هێشتا لە کۆمەلگا دەترسێت.
داهاتوێکە تێدا هاوڵاتی سربەخۆ، نەیاری سیاسی، کرێکاری ناڕازی، ژنی یاخی و خوێندکاری ڕەخنەگەر هیچ شوێنێکیان نییە مەگەر ئەوەی دیسانەوە بچنەوە ناو ڕیزی نەزم و گوێڕایەڵیەوە. ئەم وێنەیە جێگرەوەی کۆماری ئیسلامی نییە بەڵکو ئاوێنێکی هەمان دەسەڵاتخوازی و سەرکوتگەریە. see
کاک پەیمان لە یادداشتێکدا دەڵێ سادەکردنەوەی بابەتی ڕووخاندنی ڕژیم سەرنگونی یان بەرەندازی لە گوتاری بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کوردیش لە ساڵانی ڕابردوودا تا ئێستا ئەلبەت زۆر لایەنیش هەرباسی گوزەریان تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی دەکەن. دەرحاڵ ئەم بۆچوونانە بۆتە یەکێک لە گرێکوێرە سەرەکیەکانی تێگەیشتن لە سیاسەت. ئەم گرێکوێرەیە نەک هەر بووەتە هۆی هەڵەی استراتیژی بەڵکو جۆرێک لە بێمتمانەی گشتی لە ساحەی سیاسیدا بەرهەم هێناوە. کێشەکە تەنیا جیاوازی بیرروڕا لەسەر پرسی گۆڕان یان نەگۆڕان نییە، بەڵکو شێوازی وێناکردن و نەخشەگەریەکەی ئەم گۆڕانکاریەیە کە جێ سەرنجە. من لە یادداشەدا ئاماژە بە دوو هەڵی استراتیژی نەکەم، یەکەم گەمارۆدان و دووەم شەڕ وەک نەخشە ڕێگە. یەکێک لە نمونە دیارەکانی ئەم کورتبینیە داکۆکیکردنە لە گەمارۆی ئابووری وەک ئامرازی سەرەکی گۆڕانکاری بێ ئەوەی سەرنج بدرێتە ئەو ڕاستیەی کە زیانی یەکەمی ئەم سزایانە بەر چینە هەژار و کەم داهاتەکانی کۆمەلگا دەکەوێت. لەم جۆرە گوتارانەدا فەقیرتربوونی کۆمەلگا وەک تێچوویەکی مرۆئی قۆرس نابینرێت، بەڵکو وەک فشارێکی پێویست بۆ هاندانی خەڵکی برسی بەرەو ڕاپەڕین پاساو دەدرێت. لە دۆخێکی ئاوادا سڕینەوە و بێهێزکردنی کۆمەلگای مەدەنی دەبێتە یەکێک لە ڕێگە چارەکان تا کۆمەڵێک لایەن سواری شەپۆلی جەماوەر بن و بەبێ هیچ بربەست و هوشداریەک خۆپیشاندانی شەقام بۆ ڕووخاندنی دەسەڵات بە هەر نرخێک بێت بەکاربێنێت. نیگایەکە لە کۆتاییدا تەنیا باوەڕی بە ڕاپەڕینی ملوێنی وەک جەنگی کۆتایی هەیە بێ ئەوەی هێز و توانای سەرکوتکاری سیستمی سیاسی لە کاتی قەیرانی مان و نەماندا هەژمار بکات. ئەم تێڕوانینە ئەخلاقی سیاسی لاواز دەکات، چونکە ئازاری کۆمەڵایەتی دەکاتە ئامرازێک بۆ گەیشتن بە ئامانجێکی نادیار و مرۆڤەکان تەنیا وەک ژمارەیەک دەبینێن بۆ پاساودانی ڕێگە چارە سەربازیەکان. هاوکات هاندانی خەڵک بۆ ئەنجامدانی چالاکی پڕتێچوو کە مەترسی لەسەر ژیانیان دروست دەکات لەلایەن کەسانی نابەرپرسیار و فرسەت تەڵەبەوە کە بەهۆی سوشیال میدیاوە دەنگیان بیستراوە شان بەشانی نفوزی دەستگا ئەمنیەکان و پاراستنی مانەوەی خۆیان لە ناو دەستدرێژی ئەو لۆژیکە سادەکەرەوەیەدا گەشە دەکات. کۆمەلگایەکە چاوەڕێی گۆڕانکاری خێرایە بۆ کورتکردنەوەی ڕێگا دەکەوێتە ناو پشتبڕکێ ڕادیکالیزمی شۆڕشگەڕانە بێ ئەوەی ڕەچاو بکات کە دەسەڵاتی زاڵ چۆن توانای سەرکوتکردنی هەیە و چۆن لە دڵی ئەم ململانیەدا حکومی دیکتاتۆری و سەرکوتی دڕندانەتر سەرهەڵدەتاتەوە. لە پاڵ ئەمەشدا گێڕانەوەی چەواشەکارانە و گەورەکردنەوەی درۆینەی ڕووداوەکان وێنێکی نادروست لە واقع دروست دەکات، وێنێک کە تێدا ئاڵۆزیەکان دەسڕێتنەوە و ڕێگەکان زۆر ئاسان و یەکلاکەرەوە پیشان دەدرێن. لەلایەکی ترەوە سپاردنی ئەرکی گۆڕانکاری بە ئەکتەرە دەرەکیەکان و دڵبەستن بە دەستێوەردانی بیانی دەرەنجامێکی تری ئەم ئاسانکاریە فکریە. ئەم تێڕوانینە ئاڵۆزیەکانی ناخۆی کۆمەلگا پشتگوێ دەخات و ڕۆڵی هێزە ناخۆیەکان کەم دەکاتەوە. لە درێژەی ئەمەشدا کار دەگاتە ئاساییکردنەوەی شەڕ و وێرانکاری، وەک بڵێ شەڕ ئامرازێکی کۆنتڕۆڵکراو بۆ بنیادنانەوەی سیاسیە. لە کاتێکدا ئەزمونە مێژوویەکان سەلماندوویانە کە شەڕ پێش ئەوەی سیستمێکی نوێ دروست بکات پێشهاتەی کۆمەڵایەتی بە تواوی هەڵدەوەشێنێتەوە. لەوانەیە پرسیار ئەوە بێ دەی باشە کۆماری ئیسلامی چۆن لەسەر ڕێگەی خەڵکی تینووی ئازادی و بەرابەری لادەچێت؟ بە بڕوای من ڕێگای گەڕانەوە بۆ ناخۆی کۆمەلگاکەیە. کۆمەلگایەکە شۆڕشی زۆر گەورە لەوانە شۆڕشی ژینایی هێنایە ناو ساحەی سیاسی و کاریگەری بەرینی کۆمەڵایەتی بەجێهێشت، بەڵام لە هەموو لایەکەوە چە کۆماری ئیسلامی و چی بەرەی ئۆپۆزیسیۆنی ڕاست کە تەنیا لە فکری گۆڕینی دەسەڵات بوون بەداخەوە ئەرکەکەی خۆی بە ئەنجام نەگەیان، بەڵام ئێستاش لە نێو کۆمەلگای ئێراندا جێوشوێنی هەیە. بە بڕوای من بەهێزکردنی ئەم بزوتنەوانە کە بە تەبیعەتی خۆیان ئازادی و بەرابەری و دادپەروەری ئەنجامیانە دەتوانێت ڕێگای ڕووخاندنی کۆماری ئیسلامی وەک نەزم و سیستمێکی دژی کرێکار، دژی ژن، دژی نەتەوەکان و دژی هەر مافێکی ئینسانی هەموار بکات.
فداتم بلبل بلبل فداتم حيراني سوزو دنبو صداتم حيراني سوزو دنبو صداتم دمكم ميلي لا يارانكم تا سيدي دني نازدارانكم بدال الشخي باوي نرمسو بروتا وچمي خاسينا وكركو بدال الشخي باوي نرمسو بروتا چمین خاسینا کرکو هاوڕێ هانا لەسەر ڕوتی گۆڕانکاریەکانی بازاری کار و داهادا پێداچوونەوەیەکی کردووە کە لێرەدا سەرنجتانی بۆ ڕادەکێشم. هاوڕێ هانا نووسیەتی ئەم پێداچوونەوە لە ئێراندا لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەوە نیشان دەدات کە سەرەڕای بەناو بەرزبوونەوەی حەقدەست لە هەر ساڵێدا هێزی کڕینی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ڕوبەڕووی دابەزینێکی یەکجار زۆر کەم بۆتەوە. لەم راپۆرتەدا چاوێکی خێرا دەخشێنین بۆ دوایین بڕیارەکانی پێویست بە حەقدەست و بەراوردی دەکەین لەگەڵ ڕێژەی هەڵاوسان و نرخی دراوە بیانیەکان. بەپێ ئەو راپۆرتانەی کە لەلایەن ئاژانسە نێودەوڵەتەکانی هەواڵەوە لە کۆتایی ڕەشەمەی ساڵی 1404 بڵاوکرانەتەوە، وەزارەتی کاری ئێران ڕایگەیاندووە کە کەمترین حەقدەستی کرێکاران بۆ ساڵی 1405 لە سەدا 6 زیادی کردووە. بەپێ راپۆرتی ئاژانسی هەواڵی تەسنیم و لە زاری وەزیری کار و کۆمەڵایەتی، ئەم بڕیارە بە پەسەندکردنی حکوومەت کەمترین موچەی مانگانەی نزیکەی 10 ملیۆن و 300 هزار تمەن لە ساڵی 1414 بۆ 16 ملیۆن و 600 هزار تمەن بۆ ساڵی 1405 بەرز کراوەتەوە. ئەم زیادکردنە لە سەدا 60 هەن حەقدەست بە بەرزترین ڕێژەی زیادبوون لە ساڵانی ڕابردوو دادەنرێت کە گۆیا بە مەبەستی قەرەبووکردنەوەی هەڵاوسانی بێوچان و فشارە ئابوووریەکانی ناشی لە گەمارە و نێودەوڵەتیەکان و دۆخی جەنگ ئەنجام درراوە. ئەم بڕیارەش لە سەرەتای ساڵی نوێ کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە. سەرەڕای زیادبوونی لە سەدا 60 حەقدەست پێداچوونەوە بە بەهای دولار نیشاندەری بەردەوامی ڕەوتی دابەزینی هێزی کڕینی کرێکارانە. بەپێ دوایین نرخەکانی دراو لە بازاری ئازادا هەر دولارێکی ئەمریکی نزیکەی 180 هزار تمەن مامەڵات پێوە دەکرێت کە ئەلبەت ئەمە نرخێکی جێگیر نییە و هەر ئەمڕۆ لەوانەیە زۆر لەوە زیاتر بووبێ. بەڵام هەر لەسەر ئەم بنمایە بەهای دولار کەمترین حەقدەست لە ساڵی 1405دا بەم شێوەیە خوارەوەیە. لانیکەمی حەقدەستی ساڵی 1404 نزیکەی 70 دلار، لانیکەمی حەقدەستی ساڵی 1405 نزیکەی 113 دلار. خاڵی شانی سەرنج ئەوەیە کە سەبەتی بژێوی بنەڕەتی خێزان یعنی کەمترین پێداویستی مانگانی خێزانێک لە دۆخی ئێستادا هەر بە دولار بە نزیکەی 395 دلار مەزن دەکراوە، یعنی زیاتر لە 3 هەندەی کەمترین حەقدەستێک کە دیاری کراوە. ئەمە لە کاتێکدایە کە سندیکا کرێکاریەکان داوای کەمترین حەقدەست نزیکەی 480 دلاریان دەکرد تا کرێکاران بتوانن پێداویستە سەرەتیەکانی ژیانیان دابین بکەن. بەڵام ئێستا کە بە زیادبوونی بەناو 60% یعنی شتێک نزیکەی 113 دلار کرێکاران لە چه شرایەتێکی سەخت و دژواردا ژیان بەسەر دەبن. ئاشکرا دەبێ تازە ئەم زیادبوونە شمولی ئەو کرێکارانە دەکات کە لەژێر چەتری بەناو قانونی کاردان و دەزانین بەشی زۆری کرێکارانیش لە دەرەوەی ئەم قانونەدان. هۆکارە سەرەکیەکانی دابەزینی حەقدەست چین؟ هەڵاوسانی بێوچان. ڕێژەی هەڵاوسان لە مانگەکانی کۆتایی ساڵی 1405دا گەیشتووەتە بەرزترین ئاستی مێژووی خۆی. دارماندنی تۆندی بەهای ڕیال. نرخی دراو لە نزیکەی 1100 تمەن لە ساڵی 1390ەوە بۆ زیاتر لە 147 هزار تمەن لە بازاری ئازادا بەرز بووتەوە. گەمارە و نێودەوڵەتیەکان. تۆندبوونەوەی گەماروەکان لە ساڵانی ڕابردوودا زەنجیرەی دابینکردنی کاڵا بنەڕەتیەکانی پەک خستووە و بۆتە هۆی گرانبوونی نرخەکان. دۆخی جەنگ.
ململانی سەربازیەکان لەگەڵ ئیسرائیل و ئامریکاش باری دۆخی ئابوووریەکەی قورستر و خراپتر کردوێتەوە و هەمووی ئەم هۆکارانە یەک سەرچاوەیان هەوە ئەویش دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی، دەسەڵاتێکە ژیان و گوزەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی دەکاتە قوربانی مانەوەی دەسەڵاتەکەی. کەوابوو ئامار و ژمارە پێشکەشکراوەکان لەم راپۆرتەدا باز لە درزێکی قوڵ لە نێوان حەقدەستی ڕاگەیەندرا و حەقدەستی ڕاستەقینەی کرێکارانی ئێران دەکەن. ئەگەرچی حکوومەت لە ساڵی 1405 ئیدعای بە زیادکردین لە سەدا 60 کەمترین حەقدەست ئەکات، بەڵام لە چاو $300 لە ساڵی 1390دا نیشاندەری دابەزینی زیاتر لە 62% هێزی کڕینی کۆمەڵگای کرێکاریە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا. با ئێستا قسە لەوە بکەین ئایا شەڕی ئامریکا و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی شەڕی خەڵکە یان دەرفەتە بۆ خەڵک؟ ئەمە سەردێڕی نامەی کاک مەنسوور عەینە کە لە درێژەی نامەکەیدا ئاوا وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە. دوای هاتنە ئارای شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی دوو بووچوون و خوێندنەوەی جیاواز هاتنە گۆڕێ. بووچوونی یەکەم، بەشێک لە حیزبەکان و بەشێک لە چالاکانی سیاسی پیان وایە ئەم شەڕی ئێمە نییە، چونکە بە ئیرادەی ئێمە نەهاتوۆتە ئاراوە، کەواتە لە پێناویست و داواکاریەکانی خەڵکی ئێراندا نییە بۆ گەیشتن بە ئازادی و یەکسانی.
هەروەها دواتر ڕژیم بە شەڕ و بردومان ناڕوخێت. ئەگەر بە هێرشی دەرەکیش بڕوخێت، سیستمێکی تری ستەمکار جێگەی دەگرێتەوە. ئەمریکا و ئیسرائیل تەنیا بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن. ئەگەر کۆماری ئیسلامی ملکەجی خواستەکانیان ببێت، لەگەڵی دەسازن و چاوپۆشی لە ئازارەکانی خەڵکی ئێران و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی دەکەن. بۆ چوونی دوو. بەشێکی تر بە پێچەوانەوە پێیان وایە ئەمە شەڕی ئێمەیشە، چونکە دژ بە ڕژیمێکە کە 47 ساڵە بە بچووک و گەورەوە خەڵک دادەپرۆسێت و مافە سەرەتاییەکانی پێشل کردوون. بۆیە هەر جۆرە لاوازکردنێکی ڕژیم لە بەرژەوەندی خەڵکدایە و دەبێت خەڵکی کورد لە بەرەی ئەمریکا و ئیسرائیلدا بچێتە ناو شەڕەکەوە. بەڵام بۆچی پێمان وایە ئەمە شەڕی ئێمە نییە، بەڵام دەکرێت ببێتە دەرفەت؟ ئەگەر هەست و سۆز وەلا بنین و لۆژیک بکەینە پێوەر، دەبینین کە ئەم شەڕە بە هیچ شێوێک شەڕی خەڵکی کورد نییە بۆ گەیشتن بە ئاواتەکانی. پشبەستن بە ئەمریکا و ئیسرائیل دەرەنجامێکی تەنیا زیان بەخشی بۆ گەلی کورد دەبێت، هەروەک چۆن تا ئێستا وا بووە. لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامیش حەز دەکات ئەم شەڕە وەک نعمەتێک بەکار بهێنێت بۆ شاردنەوەی قێرانەکانی و کاراکردنی مەکینەی سەرکوتکن دژ بە بزوتنەوە جەماوەریەکان. لێرەدا جیاوازیەکی قوڵ هەیە لە نێوان چەمکی شەڕی هاوبەش و دەرفەت. ئەنجامی ڕاگەندراوی ئەمریکا و ئیسرائیل ڕووخانی ڕژیم و هێنانی دموکراسی نییە، وەک چۆن دۆناڵد ترامپ چەندین جار ستایشی سەرکردەکانی کۆماری ئیسلامی کردووە و ئامادەیی بۆ ڕێکەوتن نیشان داوە. لە لێکدوانەکانی مەی ساڵی 2026دا وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند کە تەنیا ئامانجیان ڕێگریکردنی کۆماری ئیسلامیە لە چەکی ناوەکی. لە پشتی ئەمەشەوە ململانێ بلوکە سەرمایەداریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە حەشار دراوە. ئەوان قەت خۆیان بەخواست و داخوازیەکانی خەڵکەوە ماندوو نەکردووە و نایشیکەن. ئەمریکا لەسەر داوای ئیسرائیل لە پشتی پەردەوە لەگەڵ پاشای خوازەکان یعنی ڕزا پەهلەوی کۆ دەبێتەوە. ئەگەر سبەی لە ڕێگای کودتایەکەوە ئەوان بهێنە سەر دەسەڵات، ئایا هێشتا دەتوانین بڵین ئەمە شەڕی ئێمە بووە؟ بێگومان نا. ئەو کاتە ئێمە تەنیا شەڕمان بۆ گۆڕینی چەوسێنەرەکانی خۆمان کردووە. ئەمریکا تەنانەت ئامادە نەبوو لە مەرجەکانی ئاگربەسدا داوای ڕاگررتنی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵک و حیزبەکانی ڕۆژهەڵات بکات. ئەزمموی ڕۆژاوای کوردستانیش نیشان داین کە کاتێک بەرژەوەندیەکان تەواو دەبێت بە ئاسانی پشت لە خەڵکی کوردەکەن و دەڵێن چەک و پارەمان پێداون شەڕی خۆتان بکەن. ئەوەشمان لەبیر نەچێت ئێمە لەسەر ئەرزی واقع ئەو هێزە نین کە چارەنووسی ئەم شەڕە سەربازی گۆرەیە بگۆڕین. کاتێکیش ئەوان ڕێکەوتن ئەمریکا کاری بە خەڵک و مافەکانیان نامێنێت. کاک مەنسوور لە درێژەی نامەکەیدا نووسیەتی هەروەک چۆن لە کاتی شەڕی ئێران و عێراقدا ئەو شەڕە شەڕی خەڵکی کورد نەبوو، بەڵام بووە دەرفەتێک بۆ بەهێزکردنی بزوتنەوەی کوردستان، ئێستاش ئەگەر هاوکێشەکان بەرەو لاوازبوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و لێکترازانی هێزە سەرکوتگەرەکان بڕۆن لەلایەکەوە و ئیمکان و مەجاڵی سەرهەڵدانی جەماوەری لەلایەکێترەوە بەم بۆنەوە بڕەخسێت، ئەو کات دەکرێت ببێتە دەرفەتێکی مێشویی. بەڵام هەلوو دەرفەتەکان خۆڕسکانە نابنە دەستکەوت، بەڵکو بە زەرفیەت هێز و استراتیژی هاوبەش دەقۆزرێنەوە. بۆ ئەوەی بتوانین لەم دەرفەتە کتوپڕانە سوودمەند بین، دەبێت ئەم خاڵانە بنەڕەتیانە لە بەرچاو بگرین. خۆ بەهێزکردن پێش هەموو شتێک. خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کورد بە تایبەتی هێشتا بەو ئاستە گەشەیان نەکردووە کە بتوانن بۆشایی دەسەڵات پڕ بکەنەوە. ئەمە کێشێکی جددیە و تەنیا یەک ڕێگەی هەیە، ئەویش خۆڕێخستن و گەشەپێدانی خەباتی مەدەنی لە کوردستاندا کە بە تایبەت پێگەیەکی زۆر بەهێزتری هەیە. تێپەڕاندنی وەهمی ڕزگاری لە ڕێگای بردومانەوە. پێشاندانی ئەوەی کە بە بردومانی چەند ناوەندێکی سەربازی لەلایەن ئەمریکا و بەبێ حرەکەتێکی گەورەی جەماوەری کوردستان ڕزگار دەبێت، وەهمێکی کوشندەیەکە بزوتنەوەی ڕۆژهەڵات بەرەو لە ناوچوون دەبات. دەبێت ئەم وەهمە جێگەی خۆی بدات بە هێزی ڕێکخراوی جەماوەری وەک چاکە ڕێگەی ڕزگاری. جا ئەگەر بزوتنەوەی ڕزگاری خوازی بە هێز و ڕێکخراو بوو، گوتاری هاوبەشی هەبوو و ڕێبەرایەتێکی جەماوەری پەیدا کرد، ئەو کاتە هەموو کەسێک حسابت بۆ دەکات. کۆتایی هێنان بە تەنیا پشبەستن بە چەک.
چەک و هێزی سەربازی گرنگن، بەڵام ئەگەر چارەنووسی خۆمان تەنیا بە لولەی تفەنگەوە گرێ بدەین، لە هاوکێشە نێودەوڵەتەکاندا تەنیا وەک شەڕکەرێکی باش سیر دەکرین کە بە ئاسانی مامەڵەمان پێوە دەکرێت بەبێ ئەوەی هیچ تێچوێک بۆ مامەڵە پێکەرەکە دروست بکەین. لە کۆتاییدا تەنیا هاواری خیانەتمان لێکرامان بۆ دەمێنێتەوە. بەڵێ، لاوازبوونی ڕژیمی تاران دەتوانێت ببێتە باشترین دەرفەت، بەو مەرجەی ڕوون بین لەوەی کە ئەم شەڕی ئێمە نییە و پشتبەستن بە ئامریکا و ئیسرائیل سەراب و زیان بەخشە. بۆ ئەوەی لەم دەرفەتە سوودمەند بین، پێش هەر شتێک دەبێت خۆمان بەهێز بکەین، پەرە بە خەباتی مەدەنی بدەین و ناوماڵی خۆمان یەک بخەین. هێزی ڕاستەقینە لە ئێرادەی ناوخۆدایە، نەک لە هاوکاری کاتی دەرەکیدا. کۆمەڵگای ئێران لە یەکێک لە هەستیارترین قۆناغە مێژووەکانی خۆیدا دەژی، قۆناغێکە تێدا درزی نێوان خەڵک و دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ناڕزایەتیەکی کاتیەوە گۆڕاوە بۆ قەیرانێکی قوڵی شەریعەت. ئەمڕۆ کێشەکە تەنیا کورتهێنانی ئابووری نییە، بەڵکو داڕمانی بنەماکانی متمانەی گشتی و بنبەستی سیاسی سیستمێکە کە چیتر ناتوانێت بە ئامرازە کۆنەکانی وەک ئایدۆلۆژیا و ئەمنیەت سازی کۆنتترۆلی کۆمەلگا بکات. لە ئێستادا ماهیەتی پەیوەندی خەڵک و دەسەڵات گۆڕاوە، سیاسەت چیتر لە ناو چوارچێوەی باڵەحکومیەکان یان کێبەڕکێ هەڵبژاردنەکاندا نەماوە، بەڵکو گواستراوەتەوە بۆ ناو شەقام، زانکۆ، شوێنی کار و ژیانی ڕۆژانە. ژنان، گەنجان، کرێکاران، مامۆستایان و نەتەوە جیاوازەکان هەر یەکیان لە گۆشەنیگای خۆیانەوە، بەڵام لە چوارچێوەی قەیرانێکی هاوپشدا هاتوونەتە ناو کایەی ناڕزایەتی. ئەم هەمە جۆریە نیشانەی ئەوەیە کە کۆمەلگا چیتر خۆی لە ناو ئەم دەسەڵاتەدا نابینێتەوە. دەسەڵات لە جیاتی گوێگرتن لە دەنگی شەقام ڕێگەی تەواو ئەمنیەتیکردنی قێرانەکانی هەڵبژاردووە. زیادبوونی ڕێژەی سێدارەکان و سەرکوتی خەست دوای سەرهەڵدانی 1401 نیشانەی هێزی سیستم نییە، بەڵکو نیشانەی هەراسانبوونی دەسەڵاتە لە ئاز کۆمەلگادا. سێدارە لە ئێستادا ئامرازێکە بۆ کوشتنی هیوای گۆڕانکاری لە ناونەوەی نوێدا، بەڵام ئەزمون دەری خستووە توندوتیژی دەوڵەتی تەنیا درزەکان قوڵتر دەکاتەوە. نەوەی نوێ ئێران کە نە یاداوەری شۆڕشی هەیە و نە هیچ پەیوەندێکی بە پیرۆزیەکانی دەسەڵاتەوە ماوە، لە جیهانێکی دیجیتاڵیدا گەورە بووە. داواکاریەکانی ئەم نەوەیە تەنیا ئازادیە تاکە کەسیەکان نییە، بەڵکو دەیانەوێت مافی هەڵبژاردننی شێوازی ژیان و مافی دیاریکردنی چارەنووسی سیاسی و کەرامەتی مرۆییان هەبێت. یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیە کە گۆڕانکاری لە ئێراندا بەبێ ڕێکخستنی کۆمەڵایەتی جێگیر نابێت. پشتبەستن بە مۆدلی ڕزگارکەری کاریزماتیک یان چاوەڕوانی لە سەرکردێکی تاکی تەنیا ڕێگە بۆ بەرهەمهێنانەوەی دیکتاتۆرێکی نوێ خۆش دەکات. دموکراسی لە ڕێگای ڕێکخراوە مەدەنیەکان، سەندیکا کرێکارەکان و دامەزرا وەستەر بۆ خۆکانەوە دروست دەبێت، نەک گۆڕینی کەسێک بە کەسێکی تر. داهاتووی ئێران بەبێ چارەسەرکردنی پرسی تەبائی نەتەوەئی و دانپێدانان بە فرەچەشنی نەتەوەئی و کولتوری جێگیر نابێت. مەرکەزیەتی تند و چۆساندنەوەی نەتەوەکان تەنیا دەبێتە هۆی ئەنباشکردنی ناڕزایەتی. هەروەها دموکراسی بەبێ دادپەروەری ئابووری تەنیا دروشمێکی بریقەدارە. تا ئەو کاتەی سیستمی ئابووری لەسەر بنەمای ڕانت و گەندەڵی بێت، دموکراسی ناتوانێت سەقامگیر ببێت. لەم بارودۆخە هەستیارەدا تێوەگلان لە شەڕ و گرژیە سەربازیەکان تەنیا باری سەرشانی خەڵک قورسە دەکات. خەڵکی ئێران و کوردستان باجی سیاسەت گەلێک دەدەن کە خۆیان تێدا بێبەش بوون. دژایەتیکردنی شەڕ و ڕەتکردنەوەی دەستێوەردانی دەرەکی، چە ئەمپریالیزمی ئامریکا و چە سیاسەتە شەڕخوازەکانی تر بەشێکی دانەبراوە لە خەبات بۆ ئازادی. گۆڕانکاریەک جێگیر دەبێت کە لەسەر بنەمای هێزی ناخۆیی کۆمەلگا بێت، نەکنەوەی ئەوەی لە دەرەوە بسەپێنرێت. ئێران لە نێوان دوو ڕیاندایە، یان گواستنەوە بەرەو دموکراسیەکی دامەزراوەیی یان داڕمانی کۆمەڵایەتی و بەرهەمهێنانی ستەمکاری.
کلیلەکە لە دەستی هێزە کۆمەڵایەتیەکاندایە کە بتوانن لە ڕەتدانەوەی دۆخی ئێستا بەرەو بنیادنانی داهاتوێکی هاوبەش هەنگاو بنن کە تێدا مرۆڤ نەک ڕەعیەت بەڵکو شارۆمەندێکی خاوەن ماف بێت. مشك بقراني من بانكري قولي زار قولي زار قولي زار قولي زار قولي زار تبوهار عمري مني قولي زار ورا لە نێوان ئاگری جەنگ و تەڵەی ڕێکەوتندا ئێران لە بەردەم هەڕەشەی لە ناوچوون سەردێڕی یادداشتێکە کە کاک موعتەسەم تێ نووسویەتی. لە ئیدامەدا دەڵێ مێژووی دوای شۆڕشی 1970 ئێران مێژووی تێکەڵبوونی ئاین و دەوڵەت و هەڵبژاردننی استراتیژیک بووە کە نەک هەر نظامی ئاوەدان نەکردەوە بەڵکو وڵاتەکەی بەرەو هەڵدێر برد. دروشمەکانی لە ناوبردننی ئیسرائیل و مەرگ بۆ ئامریکا، تەرخانکردنی سامانی وڵات بۆ پرۆژە گوماناوی ئەتۆمیەکان، دروستکردنی گروپە نیابەتەکان و پرۆژە موشەکیە پڕتێچوەکان دەرەنجامێکی گەورەیان نەبوو جگە لە سەرکۆت سێدارە گەمارۆ و هەڵاوسانێکی بێوێنە. ئەم ڕێرەوە دوجار ئێرانی گەیاندە وێستگەی جەنگی یەکەمی 12 ڕۆژە و جەنگی دووەمی 40 ڕۆژەکە وڵاتیان وێران کرد. هێرشەکەی نۆی ڕەشەمەی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری جەهل و تاوان، کۆژرانی عەلی خامنەئی و ژمارەیەک لە فەرماندە باڵەکانی سوپای پاسداران و بەسیجی لێکەوتەوە. هەرچەند ئەمە بووە هۆی هاتنەکایای تۆندڕەوترین فەرماندە سەربازی و ئەمنیەکان بۆ لووتکەی دەسەڵات و زیادبوونی سەرکوت لە ناخۆ، بەڵام هاوکات یەکپارچەیی بەرپرسانی دەستنیشان نەکرا و هەڵبژێردراوی تێشکان.
لە دۆخی پاش جەنگدا ئاماری سێدارەکان بۆ ئاستێکی ترسناک بەرز بوونەتەوە. ئەمە زیاتر لە تووڵەسەندنەوەیەکی ڕێکخراو دەچێت کە چالاکوانانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی و خۆپیشاندانەکانی بە فرامباری 1404. بڕینی ئینتەرنێت بە بیانووی ئەمنی بۆ ماوەی 2 مانگ ژێرخانی ئابووری نوێی ئێرانی وێران کردووە. ئەنجومەنی پیشەیی کار و کاسبی ئینتەرنێتەکانی ئێران لە بەیاننامێکدا باس لە کارەساتەکەی کردو دەڵێ لە ناوچوونی سەدان هەزار کار و کاسبی بچوو کۆچی بە کۆمەڵی هێزی پسپۆڕ و گواستنەوەی سەرمایە بۆ دەرەوە بێکاربوونی ملیۆنان کەس کە بژێویان لەسەر ئینستاگرام و تەلەگرام بووە. لەلایەکی ترەوە هەڵکشانی نرخی دولار و کارەساتی گرانی کرێکارانی گەیاندوتە لێواری برسیەتی. وای لێ هاتووە نانی خاڵی و هیلکە کە سادەترین خواردنی سەرسفرەی هەژارانە خەریکە دەبێتە خەون. ئەم دۆخان نەک هەر سوءە تەغزیە بەڵکو داڕوخانی خێزان و کارەساتی کۆمەڵایەتیەکانیشی لێکەوتوەتەوە. بەپێ راپۆرتە فەرمیەکان نرخی هەندێک دەرمان لە نێوان 15 بۆ 100 تا 150 لە 100 و تەنانەت لە هەندێک حاڵەدا بۆ 4 هێندە بەرز بووەتەوە. کۆمپانیای بیمەش ڕایدەگەێنن کە توانای دابینکردنی ئەم تێچوونیان نییە. ئەمە واتە حکمی مردن بۆ ئەو نەخۆشانەی کە گیرفانیان بەتاڵە. لە کاتێکدا ئێران لە ئاگردا دەسوودێت ترامپ هەوڵ دەدا لە ڕێگەی گەماڕووی دەریاییەوە فشار بخاتە سەر کۆماری پاسداران بۆ ئەوەی سازشیان پێ بکات لە سەرکردنەوەی گەروی هورمز و پرۆژە ئەتۆمیەکە. گومان نییە کە ئەمریکا بەرژەوەندی خۆی ڕەچاوەکات و لەوانەیە لەم پێناوەدا لەگەڵ کۆماری پاسداران بگاتە ڕێکەوتنێکە تەنیا بەرژەوەندیەکانی واشنگتن بپارێزێت. شتێکە هەموو جارێ ئێمە جەختمان لەسەر کردووەتەوە ئەمە یەکە ئەم ڕێکەوتنە احتمالیە لە کاتێکدایە کە خەڵکی ستەمدیتووی ئێران لە ژێر چەپۆکی سەرکۆدا دەمێنێتەوە ئەگەر تەوەهومی ڕزگار کەروەلانن و خۆیان بە بربەرەکانێ دوای ئامادەی نەکەن. لە دۆخی ئێستادا پێویستە دەرس لە شکستەکانی ڕابردوو وەربگیرێت و کۆتایی بە پەرتەوازئی چەندەیەی بهێنرێت. پێویستە باشترکردنی ژیانی خەڵکی ناوخۆ ڕاگررتنی سێدارەکان و ئازادی زیندانیانی سیاسی بگرێتە ئەولەویەتی کاری ئەمڕۆوە. بێگومان تەنیا بە هاوکاری و یەکدەنگی هێزە نەیارەکانەکە دەتوانرێت فشار بۆ سەر ڕژیم دروست بکات نەک تەنیا بۆ ڕێکەوتنی ئەتۆمی بەڵکو بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و ژیانی هاوڵاتیانی ئێران. لەم ڕۆژانەدا کە ناوچەکە لە ژێر باری قورسی شەڕ کاولکاری و ئاگربەستێکی لە زۆردا دەچەمێتەوە بێهیوایی و هەستی بێدەسەڵاتی گەورەترین مەترسین کە بەرۆکی کۆمەلگاکانی کردووە. کاتێک دەبینین کۆماری ئیسلامی سەرەڕای ڕووخانی تەواوی شەریعەت و هژمونی هێشتا لە ڕێگای تۆڕی مانەوە ینی سەرکوت و ڕانتەوە دەسەڵاتی خۆی ڕاگرتووە و کاتێک دەبینین جەنگی 40 ڕۆژە سوپایەکی ملیۆنی لە بێکاران و مرۆڤی برسی بەجێهێشتووە پرسیارێکی جدی دەبێتە هاواری ناخۆیی. لەم فەزا ئەمنیەتی و خەفەقانەدا بەڕاستی چی دەکرێت؟ ئایا هێشتا ڕێگایەک بۆ کارکردن ماوە؟ وەڵامی ئەم پرسیارە بەڵەیەکی لۆژیکی و مێژوویە، بەڵام بە قبولکردنی ئەم بەڵەیە دەبێت سەرەتا پێناسەی خۆمان بۆ خەبات و حزب بگۆڕین. خەبات تەنیا ڕاپەڕینی سەرشەقام یان شەڕی چەکداری نییە. لەم قۆناغەدا خەبات واتە بنیادنانی گرامری ئەخلاقی پێکەوە ژیان و گۆڕینی قەیرانەکان بۆ بەهێزبوونی بەرگری کۆمەڵایەتی. لێرەدا با قسێک لە ئەرکە استراتیژەکانی بزوتنەوەی کوردستان و بەتایبەتی ئەرکی کونکرێتی چالاکوانانی سیاسی و کۆمەڵایەتی لە ناخۆدا بکەین. دەربازبوون لە سەرابی ڕزگاری دەرەکی و گۆڕینی پێناسەی هێزب. یەکەمین ئەرکی چالاکوانان هێرشکردنەوەی هوشیارکردنەوەی کۆمەلگایە لە بەرامبەر ئەو وەهمە کوشندەیە کە پێ وایە ڕزگاری لە ڕێگای بردومانی ئامریکا و ئیسرائیل یان کودەتای پاشای خوازەکانەوە دێت. ئەزموونی مێژوویی نیشان داوین کە پشتبەستن بە بێگانە کەرامەتی نەتەوەیی بریندار دەکات و خەڵک دەکاتە هێزی بەکرێگیراوی کاتی. ئەرکی ئێمە گۆڕینی وێنای خەڵکی کووردە بە شەڕکەرێکی باشەوە بۆ جوڵانەوەیەکی سیاسی و مەدەنی خاوەن استراتیژی.
هێزی ڕاستەقینە لە لولەی توفەنگیان فڕۆکەی بێگانەدان نییە. هێزی ڕاستەقینە لە ڕادەی ڕێکخراوی و هاودەنگی ناخۆییدایە. ئەگەر ڕژیم لە داهاتوودا بەهۆی شەڕەوە لاواز ببێت، تەنیا کاتێک خەڵکی کورد دەتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە لە ناخۆدا خاوەن هێزێکی یەکگرتوو بێت، دەنا وەک هەمیشە مامەڵەمان پێوە دەکرێت. ئەرکە کۆنکرێتەکانی چالاکوانانی سیاسی و کۆمەڵایەتی لە ناخۆدا تەنانەت لەژێر سێبەری قۆرسی سێدارە و فەزای سەربازیشدا دەسەڵات ناتوانێت کۆنتترۆڵی تەواوی جمگەکانی ژیانی ڕۆژانە بکات. ڕێک لەم خاڵانەوەیە کە چالاکوانانی ناخۆ دەتوانێت دەست بەکار بێت. ئاراستەکردنی ناڕزایەتیەکان بەرەو داخوازیە ژیانی و ئاساییەکان یعنی خەباتی کەمینە. لەم دۆخەدا کە نیوەی چینی کرێکار بێکار بۆ کارگاکان وێرانن، خەڵک پێویستی بەنان کار و داهاتە. لێرەدا بێکاری کەمتر نییە لە بوردمان. هەنگاوی کردداری چالاکوانان نابێت کێشە ئابوووریەکان بە جیاوازی لە دۆزی سیاسی ببینن. پێویستە خەڵکو و کرێکارانی بێکارکراوهان بدرن کە نەک بە تەنیا بەڵکو بە شێوازی بە کۆمەڵ و گروپی سەردانی فەرمانگەکانی کار، دابینکردنی کۆمەڵایەتی و پارێزگایەکان بکەن. داواکاری بۆ بیمەی بێکاری، حەقدەستی گونجاو لەگەڵ هەڵاوسان و گەڕانەوە بۆ سەرکار لە پرۆسەی نوێژنکردنەوەدا. داواکاری یاساین حکوومەت ناتوانێت بە ئاسانی مۆری ئەمنیەتیان لێ بدات، بەڵام کاتێک ئەم چوونانە دەبنە بە کۆمەڵ، خۆیان لە خۆیاندا جۆرێک لە ڕێخستنی جەماوەری و هێزی گوشار دروست دەکەن. گۆڕینی داخوازی خزمەتگوزاریەکان بۆ دۆزی ئابووری سیاسی. بۆ نمونە بڕینی 2 مانگای ئینتەرنێتی ملیۆنان مرۆڤی زەحمەتکێشی بێکار کردووە. هەنگاوی کردداری چالاکوانان دەبێت داوای گەڕانەوەی ئینتەرنێت لە کێشێکی تەکنیکی و سوشیال میدیاوە بگۆڕن بۆ داخوازیەکی ئابووری و ژیانی. بەرزکردنەوەی ئەم دەنگە بە شێوەیەکی جەماوەری، حکوومەت دەخاتە پێگەی وەڵامدانەوە و درز دەخاتە ناو تۆڕی مەهارکردنەوەکەیەوە. داهێنانی شێوازی نوێ ڕێخستن یعنی کۆمیتە لۆکاڵیەکان. لە کەش و هەوای ترس و تۆقاندندا دروستکردنی یەکیەتی سندیکا یان حزبی گەورە و ئاشکرا مەحاڵە و خێرا سەرکۆت دەکرێت. هەنگاوی کردداری چییە؟ پێویستە چەمکی ڕێخستن بچووک و نرم بکرێتەوە. هەر جۆرە هەماهەنگی بڕیاردانی بە کۆمەڵ ینی پێکهێنانی کۆمیتەی کرێکاریەکان و گروپەکانی هاوکاری گەڕک کە بە شێوەیەکی نهێنی یان تێکەڵ بە ژیانی ڕۆژانە کار دەکەن جۆرێکە لە ڕێخستن. ئەم کۆمیتە بچووکانە دەتوانن لە کاتی پێویستە خێرا بە یەکەوە گرێ بدرن و ببنە بزوتنەوەی جوڵانەوەیەکی گەورە. بوژاندنەوەی گرامری ئەخلاقی لە ڕێگەی تۆڕەکانی هاوپشتی لۆکاڵی. شەڕ دەیەوێت متمانە بەخۆبوون و ڕێزی کۆمەڵایەتیمان لێ بستێنێتەوە و تووشی داڕمانی دەرونیمان بکات. هەنگاوی کردداریش ئەمەیە. ئەگەر چالاکوانانی کۆمەڵایەتی دروستکردنی تۆڕی هاوکاری خۆڕسکی گەڕەکەکانە، کۆکردنەوەی یارمەتی خوراک، گەیاندنی یارمەتی پزیشکی و دەرونی بە خێزانە زیادمەندەکان، ڕێخستنەوەی فێرکاری بۆ منداڵان، ئەم کارانە تەنیا کاری خێرخوازی نین. ئەمە ڕێک بنیادنانەوەی ئەو ئێمە بریندارەیە کە ڕژیم دەیەوێت پارچە پارچێ بکات. مرۆڤێکە هەست بکات لە ناو کۆمەلگایەکدا ڕێزی هەیە و پشتیوانی دەکرێت، وەرەی ناشکێت و ئامادە دەبێت بۆ خەباتی بەردەوام. بە بینراوکردنی ئازارەکان و بە گشتداچوونەوەی شوکی دەرونی. ڕژیم دەیەوێت با لە سێدارەدان و فەزای جەنگ کۆمەلگا بخاتە دۆخی شوک و بێدەنگیەوە. هەنگاوی کردداری ئەرکی توێژەران و چالاکوانانی بواری دەرونی و کۆمەڵایەتی ئەوەیەکە لە ڕێگای نووسین، گفتوگوی گۆڕەپانی و گێڕانەوەی بەسەرهاتەکان ناوی ڕاستەقینە بغڕێتە سەر ئازارەکان. کاتێک خەڵک تێدەگەن کە ئەم دۆخە نالەبارە نەک چارەنووس بەڵکو سوکایەتێکی ساختارکراوی دەسەڵاتە، خەمۆکی گۆشەگیریەکەیان دەگۆڕێت بۆ خەشمێکی ئاراستەکرا و ئامادەی بۆ گۆڕانکاری. ئەوەی بزوتنەوەی کوردستان لەم قۆناغەدا ڕزگار دەکات چاوەڕوانیکردنی گۆڕانکاریەکی موعجزە ئاسا لە دەرەوە نییە. حکوومەت لە ناوەوە بەهۆی قەیرانی بژێوی و وزەوە لێک ترازاوە و تەنیا بە فەزای ترس خۆی ڕاگرتووە.
ئەگەر ئێمە ئەمڕۆ ناوماڵی خۆمان ڕێبخەین پەرە بە خەباتی مەدەنی نەدەین و لە ڕێگای داواکاری ئابووری کۆمەڵایەتە بچووکەکانەوە مەشق و کار و چالاکی بە کۆمەڵ نەکەین، تەنانەت ئەگەر سبەی بەهۆی بردومانی دەرەکیشەوە گۆڕانکاری ڕووبدات، ئەو کات لە ئامادە نەبوونمان ئاوات و ئارزوەکانمان لەژێر دەست و پێوە دەرێت. بۆیە هەر ئەمڕۆ بەکاری بچووک و ممکنەوە دەست پێ بکەین تا بتوانین کاتی خۆی وەک هێزێک لە ساحەی سیاسی بڵین ئێمەش هەین و ئەمە ویست و داواکاریەکانمانە، ئەگینا کەس گوێ بێ پێنادات خۆمان نەبین. کار و ئەرکی سەرەکی لە ناوخۆیدا لەو شوێنەی کە چالاکوانان هیوایەکی لۆژێکی دەچێنێت، کرێکاران لە دەوری یەک کۆ دەکاتەوە، تۆڕی هاوپشتی گەڕک دروست دەکات و کۆمەڵگا فێری ئەوە دەکاتەوە کە ماف تەنیا لە ڕێگای هاودەنگی بە کۆمەڵەوە دەسەپێنرێت. ئەمەیە ئەو هێزە ڕاستەقینەی کە هیچ دەستگایەکی ئەمنیەتی ناتوانێت پەکی بخات. سل شێوا و سەرگەردە خۆم بە کۆچی بەهار ماڵ وێرە خۆم گۆڵان و شەقام کە بوو ماتەمین دەنگ ناداتەوە چریکە و پێکەدین پێم وایە شادی لە شار کۆرەوە کە وا جوانی شوقی نەماوە دمم هنگا لم جينها رسلنها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها دولة دودايا وربة بدايا مالبتها مزروي هي لايا لايا هوا جحراوي هناس السوار نفس درنايه لناقي هجار دلم هنگا لم جينها برسلنها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها هنگی دوری دل بسته آزار لچوانم غام تک تک دیت اخوان طاقتم طاقه غم او رازمه مینت هاویت هی سوزی سازمه دلم هنگا لم جینها برسینها كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها اما كيجينها
بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێ و هاوسەنگەری جێگەی متمانە هاوڕێ محەممەد ئاسایش بەهۆی نەخۆشیەوە ڕۆژی 15 مانگی مەی 2026 لە وڵاتی سوێد ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ محەممەد ساڵی 1952 لە شاری مەریوان لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و دوا ناوەندی هەر لەو شارە تواو کرد. هەر لە تەمەنی تازەلاویدا لەگەڵ پرسی سیاسیدا ئاشنا بوو و هەستی دژایەتی لەگەڵ زۆڵم و ستەم و نایەکسانی بەهێز بوو و وەک چالاکێکی دژی دەسەڵاتی ڕژیمی پاشایەتی خۆی ناسان. هەر لەو سەردەمەدا لەگەڵ ژمارەیەک خەباتکاری تری شاری مەریوان هەوڵێکی بەرینیان بۆ پشتیوانی لە جوتیارانی ناوچەکە دەست پێ کرد کە یەکێک لە ناسراوترین نمونونەکانی پشتیوانی لە جوتیارانی گوندی دارسێران بوو. هاوڕێ محەممەد هەر لە تەمەنی لاویەتیدا وەک مامۆستا لە گوندە هەژارنشینەکانی دەوروبەری مەریوان دەستی بەکار کرد و بەهۆی دڵسۆزی هەستی مرۆڤ دۆستی و نزیکی لە خەڵکی هەژار بوو بە کەسایەتێکی خۆشەویست لای منداڵان و بنەماڵەکانیان. لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی جەماوەری ساڵی 1970 دژی دەسەڵاتی پاشایەتی هاوڕێ محەممەد چالاکانە بەشداری لەم بزوتنەوە شۆڕشگەڕانەیدا کرد. هاوکات لە پێکێنانی بنکە جەماوەریەکاندا دەوری چالاکی هەبوو و پێویست بوو بە یەکێتی جوتیارانەوە. هەروەها لەگەڵ ژمارێک لە مامۆستایانی شاری مەریوان و ناوچەکانی دەورەبەر یەکێتی مامۆستایانیان دامەرزان. لەگەڵ هێرشی دەڕەندانەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و دەستپێکردنی خەباتی چەکداری هاوڕێ محەممەد چەکی پێشمەرگایەتی کۆمەڵی کردشان و لە بواری خەباتی چەکدارانشەوە بۆیری ئازایەتی و لێ هاتووی بەرچاوی لە خۆی نیشاندا. لە گۆردانی نەکەرۆز و دواتر لە گۆردانی کاکفواد چالاکێکی بەرچاوی هەبوو و چەندین بەرپرساریەتی هەزار و گرنگی لە ئەستۆگرت. هاوڕێ محەممەد لە ساڵی 1970 ڕووی کردە دەرەوەی وڵات و لە سوئێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش وەک خەباتکارێکی سیاسی و کۆمۆنیستێکی بەبڕوا هەرگیز لە خەبات و چالاکی سیاسی دوور نەکەوتەوە. وەک ئەندامێکی بە وەفای حیزبی کۆمۆنیستی ئێران و کادری جێگەی متمانی کۆمەڵا بەردەوام دەوری بەرچاوی لە چالاکی هۆڵە سیاسەکاندا هەبوو لە سوئێد و لە وڵاتانی تر بەڕێوە دەچوون. یادی هاوڕێ محەممەد ئاسایش وەک خەباتکارێکی دڵسۆز، کۆمۆنیستێکی بەبڕوا، مرۆڤ دۆستێکی نمونە و هاوسەنگەرێکی بەوەفا هەمیشە لە بیر و یادی هاوڕیان و ئاشنایانیدا زیندوو دەمێنێتەوە. لەلایەن خۆمانەوە هاوخەمی خۆمان ئاراستەی بنەماڵی ئازیزی هاوڕێ محەممەدی ئاسایش دەکەین، بە تایبەتی هاوسەری بەڕێزی هاوڕێ زۆهرا حەسەنپور و منداڵەکانی هەوار و ئاران و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی هاوڕێ محەممەد ئاسایش بە درێژەدان بە خەبات بە گەیشتن بە ئامانجەکانی بەرز و بەڕێز ڕاتەگرین. زۆر بەداخەوە ئاگادار کراین کە پێشنیوەڕۆی ڕۆژی چوارشەمە 13 مانگی مەی دکتۆری یاسر عەلەوی کوڕی سید عەزیز عەلەوی و برای هاوڕێ گیانبەکردووی نێوڕێزەکانی کۆمەڵا سەید ناسر عەلەوی خەڵکی کۆڕانە لە ناوچەی سۆما بەهۆی نەخۆشی لە شاری ورمێ کۆچی دوایی کردووە. بنەماڵەی سەید عەزیز لە ئەو بنەماڵە ناسرا و تێکۆشەر و خەباتکارانەی شماڵی کوردستان بوون کە هەل لە سەرەتاوە هەتا ئەو ڕۆژ لە ڕێگای ڕزگاری و سەربەستی بێوچان خەباتیان کردووە. دیارە سەید یاسریش لە کۆشی ئەو بنەماڵە شۆڕشگەڕەدا پەروەردە بووە. هاوڕێ ناسر عەلەوی لە سەرەتای شۆڕشی 1358 هەتا ڕۆژی گیانبەخکردنی وەک کادرێکی کۆمەڵا لە بەڕێوەبەرانی ناوچەی شماڵ بوو. دواتر براچکۆلەکەی هاوڕێ مەنسوور عەلەوی هاتە نێوڕیزەکانی کۆمەڵە و وەک بەرپرسی ڕادیۆی بەشی کرمانجی دەستی بە خەبات کرد. بەداخەوە هاوڕێ ناسر لە ڕۆژی 31 جۆزردانی ساڵی 1363 لە شەڕ لە دژی هێزە داگیرکاریەکانی کۆماری ئیسلامی لە گوندی گێچا لە ناوچەی سۆما گیانی بەخت کرد. ئێمە بە بۆنەی مەرگی سەید یاسری ئازیز سەرخۆشی خۆمان ئاراستەی خێزانی و
تاقە کوڕەکەی و برا بەڕێزەکانی و هەموو بنەماڵی بەڕێزی ئەلەوی و خەڵکی کۆڕانە دەکەین. یادی کاکسێ یاسر بەرز و پیرۆز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم شەومان هیوادارین لە نێوان هەموو ئەم هەواڵە ناخۆشانەدا ئەم سادە هاوبەشە هەندێک ئارامی و بیرکردنەوەی بە ئێوەدا بێت. لە بیرمان نەچێت کە هێزی هەر کۆمەلگایەک تەنیا بە سیاسەت و دەسەڵاتدا نییە، بەڵکو لە دڵگەرمی هاوپشتی و متمانای نێوان مرۆڤەکاندایە. تا دیدارێکی تر ئاگاتان لە خۆتان و خۆشەویستانتان بێت. شەوتان ئارام و دڵتان پڕ لە هیوە ماڵاوە.